بەیانی ئێوەش باش وەڵا کەش و هەواکەی هەولێر بەیانی ئەمڕۆ باران بوو بەڵام ئێستا کەشەکە ئاسایی بۆتەوە شەپۆلەکە دوانیوە ڕۆ زیاتر دەگاتە ئاسمانی هەولێر و شەپۆلە بارانبارینە کەیکە بە گوێرەی ئەو پێشبینیانەی کە کەشناسی و بوومە لە زەزانی هەرێمی کوردستان بڵاویان کردوتەوە لە کاتەکانی ئەوارەدا شەپۆلەکە دەگات. دەمەوێت باس لەو دیدارەش بکەم ئەمە یەکەم دیداری هونەریەیە یاخود یەکەم دیداری شانۆییەکە لە شاری هەولێر بەڕێوە دەچێتن. ئەگەر کامێرەمانەکەم هاوکار بێت دیدارەکە لێرە دەستی پێ کردووە بە بەشداری کۆمەڵێک لە شانۆکاران و هونەرمەندان دیارە لە دیدارەکەدا چەند پانێڵێک لێرە بەڕێوە دەچێت چەند تەوەرێک گفتوگویان لەبارەوە دەکرێت. لەگەڵ میوانەکەم قسە دەکەم کاک فەرید و سامان لەگەڵم دەبێت سەرپەرشتیاری دیدارەکە. کاک سامان سلااو لێبێ کاک فەریدون پێم بڵێ لە دیدارەکەدا دەتانەوێت چ پەیامێک بۆ هونەر وە بۆ شانۆکاران بخەنەوە؟ سەرەتا بەخێر بێن دیداری یەکەمی شانۆی نووسەر و هونەرمەندی کۆچکردی مامۆستا تەڵعات سامان ئەمڕۆکە لە شاری هەولێر لە وتێل چوارچرا لە هۆڵی گۆران بەڕێوە دەچێت هەڵبەت بە بەشداری چوار لێکۆڵەری ڕەخنەی شانۆیی هەروە پێشکەشکردنی فیلمی دوکومنتاری لەسەر ژیان و ئەزموونی هونەرمەند. هەڵبەت پێیامی ئێمە ئەوەیە کە سەرەتا جگە لەوەی کە باز لە ئەزموونی هونەری نووسەر و هونەرمەند دەکەین بەڵام ڕاستپاردۆ پیشارمان بۆ داهاتوویە کە بزاوی هونەری شێوەکاری لە کوردستاندا کە خەڵاتێکە بێ بۆ باشین دەقی شانۆیی هەروە خەڵاتێک بۆ باشین کاری شانۆیی بکرێ. لە پانێڵەکاندا باس لە چی دەکەن؟ دوو پانێڵتان هەیە، چوار کەسایەتی بەشدارن. مامۆستا حەمەکەریم هەورامی، ڕێباز حەمەد جەزا، دکتۆر کەیفی ئەحمەد، هەروە سوار حەمە عەزیز لێکۆڵینەوەکان لەسەر ئەو دەقە شانۆیانەیە کە کاتی خۆی لە کۆبەرهێمی شانۆی مامۆستا تەڵعاتدا چاپ کرابوو قسە لە دەقە شانۆیەکان دەکەن کە پەیوەندی بە سوود وەگرتنی مامۆستا تەڵعات لەو دەقانە لە ئەفسانە و چیرۆک و داستانی میلی و بە هەستێکی نەتەوەی نیشتمانی. پێم بڵێ ئێستا دۆخی شانۆ لە پێم بڵێ دۆخی شانۆ ئێستا چۆنە؟ ینی ئەگەر بە شێوەیەکی گشتی بواری هونەر و ئەدەب لە هەرێمی کوردستان چۆن دەبینی؟ ڕاستیەکەی ئەوە ئەو پرسیارە دەبێت ئاڕاستی شانۆکاران بکرێت بەڵام بە شێوەیەکی گشتی هەم لە بواری هونەری و هەم لە بواری ئەدەبی چۆن وەکو جاران نایبینم. ڕاستە ینی پەیماگە هونەر جوانەکان هەیە، ئەکادمی هونەر جوانەکان بە شانۆ هەیە بەڵام وەکو پێویست نییە. وەکو پێویست نییە. هۆکارەکان زۆرن ینی هۆکاری پێم وایە هەر نەگەر سیاسی و بەڵکو هۆکاری ئابووری هەیە، کۆمەڵایەتی هەیە، ئاسی و ڕۆشنبیری هونەرمەندەکان خۆیان هەیە. کاک فەریدون ئەو خەبات و تێکۆشانەی کە هونەرمەندان و ئەدیبان لە ساڵانی ڕابردوو بۆ هونەر کردویانە پێت وایە خەونەکانیان بەدی هاتوون ئێستا ئەو هەوڵ و تێکۆشانەی هەبووە بۆیان هاتووتە جاران هونەر و ئەدەب یعنی بەڕاستی بەرەی بەرخودان و مقاومەت بوو بەرامبەر بە ڕژێمی فاشیستی داژیکارت لە کوردستاندا. بەڵام ئێستا دوای ڕاپەڕین و دوای ئەو وەزێکی ئێستاکەیە وەزەکە گۆڕاوە بەڕاستی یعنی ئەو ڕۆح و حەماسیتە نەماوە. ئەوەی کە جێبیست بوون ئەمە وتەکانی سەرپەرشتیاری دیدارەکە بوو. دەمێ باس لەوە بکەم دوو پانێڵ لێرە بەڕێوە دەچێت. لە پانێڵەکاندا گفتوگۆ لەسەر بابەتی هونەری و شانۆی دەکرێت و ئەو شەشە و گرفتانەی کە ئێستا لە هەرێمی کوردستان هەیە بە تایبەتی لە بواری هونەری شانۆ لێرە پاشکەمێکی دیکە لە پانێڵەکەدا گفتوگۆ لەسەر ئەو بابەتانە دەکرێت.